تحكي أبا طلبنا دوي قسم چەند بارەبوونەوەی تەقینەوەی تانچی و سیستەمی غاز و بەتایبەت سیستەمی شۆفاژ ترس و نیگەرانی گەورەی لای هاوڵاتیان دروست کردووە. ئەندازیارێک کە هاوکات شارەزایی تەواوی هەیە لە سیستەمە جیاوازەکاندا دەڵێت خراپی و نزمی کوالێتی پێداویستەکانی شۆڤاژ و سیستەمی غازی ماڵان هۆکاری سەرەکین بۆ ڕوودانی ئەم جۆرە ڕووداوانە. سیستەمی شۆفاژ و سیستەمی غاز جیاوازە. سیستەمی غاز تەنها بۆ کارپێکردنی سیستەمی شۆفاژ بەکاردێ. سیستەمی شۆفاژ وەکو باسم کرد سەلامەتی ترین و تەندروستی ترین سیستەمی گەرمی لەم ڕۆژێ ئێستا و لە چەند ساڵی ڕابردوودا بۆ سیستەمی گەرمی باشترین زۆر سیستەمی گەرمی تەندروستی ترین سیستەمی شۆفاژ دەرچووە. بەڵام غاز بووەتە هۆی سەبەبێک و ئەمەش بەهۆی لەوانەی کوالیتی نزمی و بەهۆی نەشارەزایی و لەوانەیە ساختکردنەوەی تۆزێک کەلوپەلی ماوە بەسەر چوو یاخود خراپ لە بازاڕەوە بۆتە هۆی ئەم کارە ساتە نەخوازراوانە. لای خۆشیەوە پارێزگاری هەولێر لە کۆنگرێکی ڕۆژنامەوەییدا ڕایگەیاند پێویستە هاوڵاتیان لە کەرتی گشتی و کەرتی تایبەت بەکارهێنانی ئەو سیستەمە ڕابگرن بەتایبەت ئەو بنزینخانانەی غازی LPG دەفرۆشن پێویستە لە ماوەی 10 ڕۆژدا سەردانی بەڕێوەبەرایەتی نەوت و کانزاکان بکەن تاکو ڕێکاری فرۆشتنی غاز دەستنیشان بکەن. هەموو بەکارهێنەرانی ئەو سیستەمە چ لە کەرتی گشتی چ لە کەرتی تایبەت چ لە شوێنی گشتی چ لە شوێنی تایبەت خەڵک پێویستە ڕای بگریتن و ئێمە دوێنێژ لە دیوانی پارێزگا نۆ بڕیارمان دەرکرد بوو یەکێک لەوانە ئیجراعاتەکان یەکێک لەوانە مەزدەری دابینکردنی غازەکە هەموو بەنزینخانەیەک کە ئێستا غازی LPG لێ دەفرۆشرێ دەبێت لە ماوەی 10 ڕۆژدا سەردانی بەڕێوەبەرایەتی نەوت و کازاکانی هەولێر بکە لە بۆ تۆمارکردنی و بەکارهێنانی ئەو غازە و شێوازی فرۆشتنەکەی. پاش هەردوو ڕووداوەکەی شاری سلێمانی و دهۆک کە بەهۆیانەوە 20 کەس گیانیان لەدەستداوە و زیاتر لە 50 کەسیش بریندار بوون. ترس لای هاوڵاتیان بەرامبەر بە سیستەمی غازی ماڵان دروست بووە و داوا دەکرێت لایەنە پەیوەندیدارەکان ڕێکار بۆ چارەسەری کێشەکانی ئەو سیستەمە دابدرێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.